سڵاتان لێبێت ماوەی چەند مانگێکە چەند کەسێکی خۆبەخش لە قەزای پشدەر لە بە دیاریکراوی لە نزیک گوندی نورەدین نەمامگەیەکی خۆبەخشیان دروست کردووە. نەمامگەکە تایبەتە بە نەمامی درەختە خۆڕسکەکان بە ناوی نەمامگەی ڕازانی کە بە ناوی شەهید محەممەد ڕازانی کە فەرماندەیەکی تێکۆشەری سنوورەکەی بە ناوی ئەوە کراوە. ئەوان لێرە چەند مانگێکە بە بەردەوامی کار لەو نەمامگەیەدا دەکەن بۆ ئەوەی چەند جۆرێکی دیاریکراوی نەمام بەرهەمبێنن. لە سەرەتادا کاریان لە نەمامی درەختە خۆڕسکەکانی وەکو بەڕوو و مازوو فستەق و چەند جۆرێکی دیکە کردووە، بەڵام ئێستا کار دەکەن بۆ ئەوەی جۆری تریش لە نەمام بەرهەم بهێنن بۆ ئەوەی ژینگەی قەزای پشدەری پێسەوەس بکەن و شاری قەڵاتزی زیاتر پێ سەوزتر بکەن. بیرۆکەی ئەم کارە هی کاک عەلی قادرە کە چالاکوانێکی شاری قەڵاتزەیە، ئەو لەگەڵ هاوڕەکانی بە بەردەوامی کار لەم نەمامگەیەدا دەکات بۆ ئەوەی نەمام بەرهەم بهێنێ و لا سروشتی ناوچەکەدا ئەم نەمامانە بچێنەوە. بۆ زانیاری زیاتر دەمەوێت لەگەڵ کاک عەلی قسە بکەم. کاک عەلی، سوپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر پێم بڵێ بیرۆکەی ئەم کارە چۆن دروست بوو، چۆن بیرتان لەوە کردەوە ئەم نەمامگەیە دروست بکەن. سەرەتا بەخێر بێن، عەزتتان چشا بۆ گەرما لە شاری ڕانیەوە هاتوون، بەخێر بێن، دەستان خۆش بێ. دیارە ئێمە ئەو بیرۆکەیە کە بۆمان هات داوامان لە بەڕێز کاک دکتۆر تەها ڕەسوول کرد، ئەویش خۆشبەختانە کتی پشتیوانی مادی و مەحنەویتان دەکەم دەست پێ بکەنی دێوە بوومە لە مانگی سێ دەستمان پێکرد کە نەمامگە کەشمان بە ناوی نەمامگەی شەهیدی فەرماندە شەهید محەممەد ڕازانیەوەیە. دیارە تا ئێستا 12500 نەماممان چاندووە لە فستەق و بەڕوو و مازوو لەگەڵ بەڵێ وە تووشی تێدایە. بەڵام ئیدی ئێستا ئەمە کە لەو نەمامگەیەدا ئێستاش خەریکی تێستین، خەریکی ئەوەین جۆرەها نەمام کە تاقیمان کردوتەوە لەگەڵ کەش و هەوای کوردستان دەگونجێ ئەو دیارە و دارانەی ئیدەرەوەی دیارە خۆشبەختانە زیاتر لە 8 جۆر نەمامان سەرکەوتوو بوو لەو تێستەدا لەو هینە لەو تاقیکردنەوەیدا. جا بیرۆکەکەی ئێمە ئەوەیە بەڕاستی بۆ ساڵی ئایندە لە ساڵی 2022 بۆ ئەولا شارەوانی قەڵاتزێ بەشی باخچەکان بەشی ژینگە پێویستیان بە هاوردەکردنی نەمام نابێ بۆ قەڵاتزێ بۆ پشدەر، لەبەرەوەی ئێمە دابینی دەکەین لەو نەمامگەیدا لە بەرنامەماندا بۆ ساڵی ئایندە بیکەینە 100,000 نەمام. یعنی ئەو باسی وەلا بیرۆکێشکەمان هەیە کە لە مانگی 11دا دەستە بواری جێبەجێکردنەوە بۆ هەر منداڵێکی لەدایک بوو نەمامێک لە بەشی منداڵانی نەخۆشانی شیرانی قەڵاتزێ نەمامەکان لەوێدا دەنێن. و بابەتێشکەمان هەیە کۆمەڵی گردمان هەن لە شاری قەڵاتزێ بە کۆمەڵ ئەو نەمامانە دەستچێنی، نەک تاک هەمووی بە کۆمەڵ دەچێنرێت. هەر گردێکدا بە ناوی شەهیدێکی دەکرێ و گردە هەر گردێک لە 2000 نەمامی کەمتر لێ ناچێنین. ئەوە بابەتی شکەمان هەیە ڕێگای هەڵش و قەڵاتزێ کە ڕێگایەکی سەوزایی کەمە. بەرنامەمان هەیە کە زیاتر لە 1000 نەمام لەو ڕێگای لێوارەکەی چێنین. لە هەمان کاتدا خۆی زۆر جار دەڵێن نەمام چاندن و بەرهەمهێنانی ئاسانە، بەڵام پاراستنی. بەڵام خۆشبەختانە ئێمە بیرۆکەی ئەوەشمان بۆ هاتووە کە بۆ ماوەی 4 ساڵ چاودێری ئەو نەمامانە بکەین و بیان پارێزین لە ناوچوون و لە ئەوە کەچەقاندمان. وە خاڵێکی کە ئەوەیە ئەو نەمامگەیە تەنها تایبەت نیوە پشدەر بۆ بەگشتی بۆ هەموو کوردستانە. ئێستا بۆ ئەو ساڵەکەی 5,000 نەمامان بۆ هەڵەبجە ئامادە کردووە، نزیکەی 800 نەمامان بۆ منتقەی گۆفتەپەوی ئاغزەلەر ئامادە کردووە، بۆ غاباتی دارستانی شاری ڕانیە بۆیش نزیکەی 1500 نەمامان ئامادە کردووە. جائیدی بۆ گشتی بۆ کوردستانە. هەموو ئەو کارەشی کە دەیکەن ئێوە بە خۆبەخشی دەیکەن؟ تەمان ئەمە خۆبەخشێمە 4 مانگەیانی تا ئێستا نزیکەی 13,000 نەمامان بەرهەم هێناوە. ئەگەر بێت و بڵین شوێنەکەمان چووکە زۆر بە ئاجێلە بوون، شوێنەکەمان شوێنێکی باش نییە بۆ نەمامگەکەی، دەبێت شوێنێک بێت هەم شوێنێکی تەخت بێ، هەم ئەوە بێ قومی زۆر بێ ئەوانە. بەڵام ساڵەکەی هەر چۆنێک بێ کوردمان بە تاخیر نەبین ئەو شوێنەمان دەنام. بەڵێ کارەکەمان خۆبەخشیە، هیچ ئەوێکمان نییە، ینی بڵین پاڵ پشتی دارایی لە حکومەت لە ئیجب لە ئەوانە نەخێر. ئێمە بە خۆبەخشی 7 کەس لێرە کار دەکەن ڕۆژانە. دەستخۆش بە کاک عەلی، زۆر سپاس کە لەگەڵمان بوویت. بەڵێ دیارە وەکو کاک عەلی کە خاوەنی بیرۆکەکەیە باسی کرد، کارەکەیان زۆر جوان و تایبەتە. ئێستادا ژمارەیەکی زۆری نەمامی ببورن بەڕوو و مازوو هەروە فستەقیشیان بەرهەم هێناوە و
کار دەکەن بۆ ئەوەی جۆرەها نەمامی دیکە بەرهەم بێنن کە لە ناو ناوەندە شۆستەکان لە شوێنە گشتیەکان بیچێنن ئەوان جگەلەوەی دایانێت سروشتی ناوچەکە کە پشدە ناوچەیەک شاخاویە بە بەڕوو مازوو سەوزی بکەنەوە لە ناو شارەکانیش پرۆژەی ئەویان هەیە کە شارەوانی قەڵاتزی لەمە دوای پێویستی بە هیچ جۆرە نەمامێک نەبێت کە بیکڕێیا لە دەرەوە بێنێ ئەوان خۆبەخشانە لێرە بۆیان دابین دەکەن لە پێناو ئەوەی کە ژینگەی پشدەر بەگشتی و قەڵاتزێ بە تایبەتی زیاتر سەوزتر و جوانتر بێت.